ماوەسەیان ئێمە گەشتینە لای من ئەکاتە 29مان خوێندووانە إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهديه الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن أصدق الكتاب كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك نقول اللهم بك نستعين اللهم آمين. براني بريز خشكاني بريز السلام عليكم ورحمة الله وبركاته. ببشتواني خوي پروردگار لدرسي سيهمان لشرحي مقدمي ابن الجزري مقدمي منظومة كاباس لياساكاني جوان خوينو القرآن كاديم وخزمتان و بپشتیوانی خوای پەروەردگاریش ان شاء الله ڕاستەوخۆ لە خزمەتانە بیم ومێدم وایە ئەو برایە ئەو خوشکێ بەشداری کردووە هەوڵ بدا مەلزەمەکەی پێ بێ و تێبینیەکانیش بنووسێت داواکارم لەخوا بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی خوای پەروەردگار ئیخلاص و سەواب بە هەموو لایەکمان ببەخشێ و لە گوناهەکانیشم خۆش بێت لە هەر هەڵەیەکەم خوای پەروەردگار بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی بە غەفووری خۆی لە هەموو لایەکمان خۆش بێت. لە دەرسی پێشوە ئێمە زۆر بە سەریع من ئاماژەی پێکەم لەبەرەوەی ئەگەر برایەک خوشکێک گوتی ئەمە بۆ ئەوەنە سەریع بڵێم کاکە پێویستە کات دەرسی دووهەم گوێ بگریت ئەگینا ئەمەیان تەنها بۆ ئەوەتانێک کە ئێمە هەردوو دەرسەکە ئینشاءالله ڕەبت بکەینەیەکەوە. دەرسی پێشوو باسی مەخارجمان کرد وتمان کە یەکێک لە بابەتە زۆر گرنگەکانی علمی تەجوید بریتیە لە مەخارج و صیفات. مەخارج معلومی هەموو لایەکمانەوە دەرزی پێشوو خوێنمان کەوتمان کۆی مەخرەجە مەخرەجیش یعنی شوێنی دەرچوونی پیت مەخرەج یعنی دەرچەی پیت اسمی مەکانە مەخرەج شوێنی دەرچوون کابوو مەخرەج ئەوە لە زمانی عەرەبی ئەی لە ڕووی لای زانانی تەجوید و لە ئیستلاحە لە ڕووی زاراوەدا بریتیە لە ئەو شوێنەی کە مەکان الذي ينشأ فيه
الحرف ئەو شوێنەیە کە پیتی تیا دروسە بێت وتمان چۆن دروسە بێ وتمان هەمزەیەک ئەهێنین و ئەو پیتەی کە ئەمانە بزانی لای کوێی دەمۆ دانۆ لێوە لووتوە دەرەچێت ئەو کاتە ئێمە هەمزەیەک دائنین و ئەو پیتە خێنە پشتی بە سکون یا بە شەدە ئەزانم ئەو پیتە لەکوێوە دەرەچێت بۆ نەیسم نەڵێم ئەم ئەڵەما دوو لێوەکان دای لە یەک ئەممە کاو شوێنی دەرچوونی پیتی میم لێوە لەگەڵ مینگەکەشی لە خەیشوم و لە لوتۆ دەرەچێت پاشان وتمان باشە ئەی پیت چییە وتمان پیت ئەو دەنگەیەکە اعتیما دەکاتە سەر مەخرەج کە مەخرەجیش باسمان کرد دوو ئەبێ بە بدوو بەشەوە بەشێکی ئەوەتانی شوێنی دیاریکراوی هەیە کە پێی ئەوترێ مقەدەر بەشێکیشی شوێنی دیاریکراوی نییە کە پیتەکانی مەدن کە بریتێ لە بۆشایی گەرو تا بۆشایی ناودەم کە پێی ئەوترێ مەخرەجی ئەو یەکەمیان محقق ئەوەی کە شوێنی دیاریکراوی هەیە شوێنەکەی دەستنیشانەکەی ئەوەشی کە شوێنی دیاریکراوی و تەقدیر دەکرێت پیتەکانی مەدن کە مەخرەجەکەی مقەدەرەکە بریتێ لە بۆشایی گەرو لەگەڵ بۆشایی ناو دەمە ئێمە ئیشارەتمان کرد کە مەخرەج دەبێتە 5 بەشی سەرەکیوە شوێنە سەرەکیەکانی کە 28 یا 29 پیتەکە دابەشە بنە سەریانە وتمان گەرو شوێنی دەرچوونی 6 پیت بوو دەرزی پێشوو باسماکە کە حرفەکانی ئیظهارە هاتینە ناو زبان شوێنی دەرچوونی 18 پیتە لە 10 شوێنەوە گەرو وتمان ئەو پەڕی گەرو ناوەڕاستی گەرو ئەدنای گەرو ئەدنای حەلق کە لە لێوە نزیک بێت پاشان زبانمان خوێن کە چەند پیتێک ئەم ڕۆژی ئینشەڵا بەردەوامە بین لێوەکان لەگەڵ بریتیە لە هەروەها خەیشوم کە بۆشایی لوتە ئەو کونەی لوتە کۆتا مەخرەج ئێمە خوێنمان دەرزی پێشوو بریتی بوو لە مەخرەجی ضاد دووبارە یەکەمە بەسەریع ئەفەرمێ والضاد من حافته إذ ولي لضراس من أيسر أو يمناها پیتی ضاد من بۆیە دووبارە بکردۆ کە هەمومان بزانین ئەم پیتە برا بەڕێزەکانم خوشکەکانم کە لە من حافة اللسان لێواری زبان مع ما يجاورها إذ ولي أو وليات مو ألف إطلاقا ألف إطلاق بو الشعر يعني كبريتي لإشباع حركة فتحة أبي بألف كسر أبي بياء ضماء أبي بواو بو ضرورة الشعري وميزان شعرك إذ ولي عم لباشي دي ولي عم لقليها دي يسكوابو إما كاتب بيتي الضاد أخوانين شرو أدا لواري زبان ئەدا لە کاکیلەکان ئەو ڕاست کاکیلەیە جگە لە دانی کۆتایی سێدانەکەی کە هاڕەری پێ ئەوترێت کە دەرزی پێشوو پیشانماندان لە لەوحەکان کە ئەوەتانێ سێدانی کۆتایی ئەمە کە هاڕەری پێ ئەوترێت سەریعنی ئەو ڕسمانە مامۆساییان بەس بگەمەوە ڕەسە قەیناکە بسم الله دانەکان بسم الله يا الله ئەو دانانەی کە لە بەرچاوتانە وتمان دانی کۆتایی ئەبینی ئەم سەهمەش حەزمە کرد دەرچوە دەرناچێت لەگەڵتانە مامۆساییان وانە دەرناچێت کابوو دانی کۆتایی ئەبینی ئیشارەتی بۆ نەکراوە دانانەکی سێدانی کاکیلەی کۆتایی بە ڕەنگی شین دەستنیشان کراوە ئەو ڕەنگەشینە کەوابوو زبان لێواری زبان لای چەپت یان لای ڕاست یان هەردووکیان ئەدەی لە سێدانی سەرۆ بەچی بە ضەخت ئیعتیمادیەکەیتە سەر بەڵام ئەو دانانەی کە ئەو بەزەل ئیشارەت پێکراوە کە بریتیە لە ئەم دوو دانەی سەرۆ ثەنایە عولیا ئەوەتانی ڕەسپەکە لە بەرچاوتانە دوانی پاڵی ثەنایە ڕەباعی پێ ئەوترێت دوانی پاڵیشی ئەنیابی پێ ئەوترێت ئەو دانانە زبان ئەگا پێی بڵێ مامۆستا چۆن ئەگا پێی ئەڵێم ئاگاتان لێبێ ئێمە لە کۆتایی زبان و ضەخت لە زبانمان ئەدەین لە دان بە ضەخت هەوا لە بینی دوای لە ئەسیفاتە ئەیخوێنین هەوا لە بینی زبان و دامەڵاژوتە پاڵ ئەنێتە زبانەکەەوە ئەیواتە پێش و نەخڵم ئەوە بریتە لە مەخرەجی ضاد پاشان
دين سر كوابو مخرجه حافة اللسان لواري اللسان مع ما يجاورها من الأضراس العليا كاكي لكاني سرو دين سر درسي أمرومان واللام أدناها لمنتهاها حرف لام أدناها يعني أدنى حافة اللسان زبان أجر تماشاي كان أو الرسمي كالبرشاو تاعنا زبان أكات السيبشو سروي زبان مان اللي هو نزيكا أو بيوتي طرف اللسان طبعا سر زبان رأس اللسان منتهى كوتاي لواري الزبانة كوتاي لواري زبانة سر زبان رأس سري زبانة بدايته ناو راسي زبان وسط اللسان ديارك كوتاي كشي أقصاي لسانه بلام لواري الزبان أبيت دوبشو لم سر مؤوسر تا حدي أقصاي لسان بشي كوتاي وبشي ناو راسي شي أو بي أو تري أقصاي حافة أو بري لواري الزبان بشا أخيركي الزبان لو رسمي كالبرشاو تاعنا بشا أخيركي أو بي أو تري أدنى نزيكتريني لواري زبان أو أقامان لو قصبي إيشمان بيدي كواب ولام أدناها لمنتهاها بيتي لام ولام أدناها أدناي شي أدنى حافة اللسان إلى منتهى طرفه يعني متى منتهى الطرف كوتاي بيش زبان أليرو دس بيكاد يبو إيرا أما بيتي لام إيه لقلت مع ما يقابلها من الحنك الأعلى أحسان زور قرسنية كابو أن بيش زبانة كأدال سروي ملاجولة سروي خويوا تشيرو أدا بردم دنجي لام أقريت أو قباتي كات أي قريت اليرا دوات الصفات أي خوانين إيما بويا دنجا كلام لاو ديتا درو أبي أوا أقاما ليبي همومان كابو من أدنى حافة اللسان يعني حافتي اللسان حافتي أم لواري أم لا لواري أولى أو بردم بشي سروي ملاجو بيتي لام درجة أم مسافة أو أي قريت أكيوتا سرشي أو داناني بيشو أو بيتي لام هيش خرسيتي يعني فاشان ديتا سرشي والنون من طرفه أي بيتي نون أكيوتا طرفي لسان بشي بيشو يزبان أن تحت جعلوا معنى الشيء تحت براك أنا بخشك كان والنون من طرفه من طرف اللسان بيه بشي بيه شوي زبان تحت يعني لجير نون داني لجير لام الله ما وصلت ناقم اللهم أجر برو دمان برو دانا كاني بيه شو بين برو ليو بين برو درو بين شيا نون نزيك ترى للام لام دور ترى إيه لجي خوار لامو ما بس مان باتجاهي دم بروي دم حرفي نونا هل يكل شلون خوان بلي يكسر بلي ان نزيكترا لدمو تحت جعلوا نون لا يدعن كوابو بشي بيشوي الزبان لقل ملاجوي سرا لخواروي نو لامو لخوارو ما بس نمشي باتجاهي دم بروي دمو بيد ملاجوي سروت او بيتي نونا اللهم هسناك يعني نون تنها أو شو أنا بليه وريابا ويصاحبه غنة من الخيشوم برهكانم نون دو مخرجي هي مخرجك إلا لوتا بوشاي لوتا كوني لوتا كغنة كيبي أو دري غنة أصلي مخرجك شي زبان أدالم بشي سروي بيشو زبان أدالا ملاجو كوابو جزئك لنون بشيك لنون للوتا بشيكي كي لناو دما كلام أن لوتن بقرن ناتوانا بخوانيت أمش مخرجي نون إسيك برسار ما ليبكا والله آية چي مخرجيك لدوشيون ودرشت تو علي نونو چي بيتك دو مخرجي هيا لمخرج سركية كان علي نونو ميم باشان دينا سر را والرا يدانيه لظهر أدخلوا يدانيه لچی و نزیک را لمخرج چی و پیش را باست من لچی کردیم باش من لنون کرد یدانی نونه
ڕا لە نونۆ نزیکە لظهر ئەدخەلو بەڵام نەختێ زیاتر ڕۆشتووەتە ناوە لە پیتی نون زیاتر لە ناوە. با ئێستا هەر هەومان بڵێن چی؟ ئەنجا بڵێن ئەبینی زیاتر لە ناوەوەیە پیتی ڕا لە مەخرەجی نونۆ نزیکە بەڵام لظهر ئەدخەلو زیاتر لە پیتی نون ڕۆشتووەتە ناوەوە بەشی ناوەوە. ئەمە کاو باشە لێرە بۆیە هەندێک لە عولەما برا بەڕێزەکان و خوشکەکان هەندێک لە عولەما ڕەیان وایە لام و نون و ڕا یەک مەخرەجیانەیە. بۆیە وتمان ڕەئی وایە فڕا کە ئەڵێ چی؟ ئەڵێ مەخارج ئەبێ بە 14 بەشوو ئەم سیانەی لە یەک شوێندانیاوە و جەوفیشی لا بردووە. بەڵام تێبینیەکمانەیە بۆ ڕا دوایی لە صیفاتە زیاد قسەی لەسەرەکەی. پیتی ڕا لە صفاتەکانی تەکریرە بەڵام مع الأسف هەندێک کەس ئەیکا بە تەکرار یا تکرار دووبارەی ئەکاتۆ هەڵەیە بڵێن چی؟ ئەو نابێ ئەی بەچی ڕزگارمە بێت لەم تکرارە؟ پیتی ڕا ئەبێت چی بکە چۆن بیخوێنین ئێمە؟ ئەبێت زبانمان ئەم لاو ئەو لای نەختێ بەرزەکەینەوە لەو بۆشایەوە دەنگی ڕا دێتە دەرەوە دەنگەکە. لام بەردەمی گرتبوو هیچ لەم لاو لەو لاوە لام ئەهاتە دەرەوە ئەم لاو لای زبان ڕا نەخێر لارە بێتەوە بۆ ناوەڕاست لە ناوەڕاست و تێب ئەڵێ چی؟ کاوا بوو ئەبێ ئاگام لێ بێ گەر تەماشای ڕسمەکەش بکەن بە جوانی شوێنەکەی پیشان داوە کە بریتێ لە بەشی پێشووی زبان بەرزەکەی تۆ بۆچی؟ بۆ حەنەک مەڵاژووت لە سەروی دانەکانی پێشۆ کە بریتێ لە ثەنایا لەگەڵ ڕەباعیات لەگەڵ ئەنیابە. پاشان ئەگەر ئێوە تەماشای ئەو ڕسمە بن لە بەرچاوتانە خاڵی یەکەم تەماشای ئەم ڕائە بکەن دیقەت ئەدەن کۆتایی ئەم ڕائە زبان نزمە ئەمە یەک. ئێستا تەماشای ڕسمی دووهەم بکەن دیقەت ئەدەن کۆتایی ئەم ڕائە زبان بەرزە ئەزانن بۆ ڕا ئەبێتە دوو بەشۆ ڕائێ کە بە تەرقیق ئەخوێنرێتەوە کەسرەی لە ژێر بێ یا پێش خۆی کەسرە بێ وانە ڕائێکیش کە قەڵەو بێت کەوا بوو کە منەڵێم چی؟ ئەو کۆتایی زبان بەرزە بێتەوە لە ڕائی چی؟ مفەخەم ڕائی مفەخەمە لە ڕائی مفەخەم کۆتایی زبان بەرزە بێتەوە بەڵام مەخرەجەکە شوێنەکە هەمان شوێنە. ئەمما ئەگەر ڕائەکە بەشتیم چی؟ ئەرریح کۆتایی زبان بەرز نابێتەوە کەوا بوو ڕا ئێستا ڕا چییە؟ تەفخیم و تەرقیق بۆ ڕا صیفەتی لازم نییە دوای لە صفاتی خوێن لازم نییە لازم و صفەتانی کە لی جیا نابێتەوە کەوا بوو ڕا من لە شوێنێک کەڵام چی؟ ری لە شوێنێک کەڵام ڕا ڕەجی ڕا کە باسمان کردینە سەر پاشان ئەمیانی تر ئیتر ئاسانە بە پشتیوانی خوای پەروەردگار والطاء والدال وتا منه ومن عليا ثنايا بيتي الطاء الدال تاء منه يعني من طرف اللسان لبشي بيشوي الزبان ومن عليا الثنايا أما أقر هندي كس هندي برا احتماله لباس كردنيا كوتبيته هلوا كاليه من طرف الثنايا هناويتي بوشي بولاي دان أما اللي يرى ثنايا دوداني بيشوا ثنايا عليا هندي جال لزباني عربي باسي اشتيك أكاد باسي شيكا مجاورة كاوي كلي ونزيكا إيسا اللي يرى كوابو بيتي طاهما بابلين أكويت السر شي تماشي الرسمة كشكن أكويت السر مع أصول الثنايا العليا. أصول الثنايا العليا معناها شيء دان بشكل دروية بشكل لناو بوشتكيا أو بشكل أساسا أو أساسا أصلي دانك كوابو زبان بشي بيشوي أكويت السر أساس أو ريشكي دان كلناو بوشتكيا كوشتكيا اللي ثيبي أو تريد كوابو ليرة كلام أو إنجابوكو بو حنكي أعلى بو ملاجوم كوابو ليرة شيء كويت السرشي بشي بيشوي دان زبان أدالة ريشكي دان كلناو قوشتكي اللي ثكا بو سي بيت كبيتي الطاء الدال التاء
ئەت ئەوە هەمسەکەیەتی ئەدێ ئەمە ئاسانە هیچ قورسیەکی تیانە لە ڕسمەکەش لە بەرچاوتانە بەڵام لەوە چێ برایە بڵێ باشە مامۆستا جیاوازی لە ڕسمەکە ئەڵێ چیە ئەڵێن پیتی تا زبان تەواو لە کۆتایی زبان بەشی کۆتایی زبان بەرز بۆتەوە بۆ دوابووە لەبەرەوەی حرفی ئیستیعلا دواتر ئەیخوێنی ئینشاءالله پیتەکانی ئیستیعلا بەشی کۆتایی زبان بەرزە بنەوە بەڵام ئەگەر تەماشاکەی بۆ دال و تا بەشی کۆتاییەکەی بەرز نەبووتە لەبەر ئەمیان ئیستیعلانیەوە لە صیفاتە ئینشاءالله باشی ئەەکەی دێتە سەرچی والصفير مستكن بسكون شيخ أيمن فرمي أما أصلكي مستكن بويا عليه مستكن لبر ضرورة الشعري أو أقرته بو بشي عروضه إلى آخره بوزن الشعر كوية صفير لرصفته ناوي صفتي هي ناو ما بس فيه موصوفة يعني صفة شيء يعني يسمى بو نمونة الله زيد عاقلة الله عاقلك هات الموسى خناي عاقلني لك كمان بالصفة كيف عنكم كده كمان كابو وحروف الصفير بيتكاني الصفير تشين مستكين يعني جيجير بوا رونا برا كان خشكا كانم مستكين معناه يشيبو يعني جيجير بوا استقاء كده والصفير مستكن منه ومن فوق الثنايا السفلى أو منه بوشي قريته من طرف اللسان مع فوق الثنايا السفلى ما هو صحيح عليه تكر رسمك لا برشاو تاعنا برابر اذا كان خشكا كان ام دوداني بيشو بيشيني سلو دواني خوارو بيشيني خوارو بعري بيوتشي ثنايا عليا ثنايا السفلى بيتي الصفير كبريتي الصاد والزاي والسين امسي بيتيا امسي بيتا تشيرو ادا بەشی پێشوەی زبان ئەکەوێتە بەشی ناوەوەی سەر بەشی ناوەوەی دانی ئەو دوودانەی خوارەوە ئەس ئەس وریابن هەندێ ڕسم لە ئەنتەرنێت بڵاو بۆ تۆ یان مامۆستا شاقی کردووە ئەیدا لە دانەکانی سەرەوە کە بەهیچ شێوەیە شتیوا هەر ناتوانانی کەس ناتوانانی یاریکەی کەوا بوو صفير بريتيا لو سيفي بيتا كدواتر إن شاء الله خواهي قولة أساني كابومان إما لكات الصفات شرحك يخوينين الصفات كاني شونا بلان كوابو صفير شيا منتهى طرف اللسان كوتاي شيا يعني بقى رأس اللسان سر زبانت أكويتا سر شيا أكويتا بشي ناووا بشي پشتي دان بشتي يخواروا أص أو بتيموالين للرسمكيش لبرشاو تعرونا أما أو دنقدر شيء لبيني شيء لا أكاتا لبيني دودانك والثنايا علياو بيشيني سرو بيشيني خوار لبيني دانكانو ديتا درو أم ليش برسيارك تديتا بيشو أقر تماشاي أم رسمك كان بيتي صاد شيا كوتاي الزبان برسبوتو بو لبروي الصاد يكيك لبيتا استعلاء كان أودو بيتا كمان سين وزاي وانيا لبروي استفالا أمش والصفير مستكن يا مستكن منه ومن فوق الثنايا السفلى أو فوق ما بس تيجي أكبت سروي بشي ناوي ثنايا السفلى أو دوداني بيشو باش أنا فرمي والضاء والذال وثاء للعليا من طرفيهما أو من طرفيهما بوشي قرأتوا بيتي الضاء لقل الذال لقل ثاء أتوانغلم ثاء والله من برشع لك شيخ عليه الثاء همزة كي لا بردوها بشي بيشوي الزبان من طرف اللسان إيه وطرفي الثنيتين العليتين ونك جير دودانكي ثنايا علياك لرسمك لبرشاو تانا هندي العلماء رأي أنواع الله أكيد بيني ثنايا السفلى وعليا كان لنسينا كلا برشاو تانا نسلاوه وثمان ثنايا شيا أم دوداني بيشو أو دود الرسمي كلا برشاو تانا دوداني بيشوي سرو ثنايا عليا دوداني بيشوي خوارو ثنايا سفلى الله كوابو سر زبان أكيد جير أو دانا نك زور نهيني تدرب لي أو زوريش ما يبرنا بنيبيني بالأرض أو حليا
زبان ئاوا لە ئاوێنە تەماشایەکە ئەبینی چییە؟ سەر زبانت کاتۆتە دەرەوە کەوتۆتە ژێر دوودانی پێشی وەکو وریابن دەنگەکە لە لێرەوە دەرنەچێت لێرەوە بیبیسە گوێی لێ بگرە خۆت ئەگەر لێرەوە دەنگەکەت نەبیست هەڵەیە وَإِذْ قَالَ رَبُّكَ وَمَنْ أَظْلَمُ ئەمە شیان پێم وایە لە هەمووی ئاسانترە. پاشان دێنە سەر وَمِنْ بَطْنِ الشَّفَةِ لێوەکان کەوتمان مەخرەجی ڕئیسی لێوەکان یەکێکیانە هەردوو لێوەکە. برا بەڕێزەکان و خوشکەکان باتنی شەفە چییە؟ تۆ ئەوە دەم العادی داخەیش زۆر تەبیعی تەماشایە نەبێت. ئەوەی ئەیبینی ظاهری پێوتێ ڕووی دەرۆی کابیرێت. ئەوەی کە تەڕە بێ ئەوەی کە نایبینی ئەوە پێوتێ بەشی ناوەوەی لێو. ومن بطن الشفة فالفا مع أطراف الثنايا المشرفة مشرفة يعني ثنايا السرو عليا كوابو دوداني سرومان أكويت سر بشي ناووي ليوي خواروا أو مخرجي درچي شويني درچوني بيتي ألفا أف كاتي أي شيخ ما به دنگك ببيسريت وانيا هم المفلحون هم المفلحون أمشى في مواهيش نارحاتيك تانية كوابو تبالينا كولا بركميكاد إن جاء فثنيت للشفتين الواو باء ميمو ليه وكان شويني درچوني سيبيتا يكم الواو وبلاها خوش كلام مصدر زي فيشو تو تدواو حرفي مدى لا جوف ودرجة يلا أما واوي غير مدية واوي غير مدي معناه إيش هر واوي خوي سكون بيت بيش خوي ضم بيه بور بيه واوي مدية جيجل لوا واوي غير مدي في أوتريه إيه باش لكي ودرجة للشفتين لدولية وكانوا بلام إعجاما ليبيه باستدارة الشفتين مع ارتفاع أقصى اللسان كاتي الواو أخوانم أغلي وكانم كو أكم ودرو أو أقام لو بي أو مخرجي لامة كو تاي زبانيش برزويتو بو بيتي لام باشان بيتي با بلام شو قلقلة كذا أب دولية وكأدان تخرج بانطباق الشفتين على بعضهما قلقلة كين أخوانم ما أحسن بيتي با دولية وأقاتك انطباقك ك أو مخرجي بيتي با دينا سر ميم هل من بابي قبلين أما لما كاو تشيبو بيتي ميم دو مخرجي هي برابر الزكانم خوشك كانم مخرجك لشفتين بشي مينغكي غنكي لكيويا للوتويا لخيشوميا كاو إذا خيشوم كبشيك لشي لا بينج مخرج سركيك درچە سەرەکیەکان کە یەکێکیان ئەو کونەی لوتە شوێنی مینگەیە مینگەش جوزئێکە بەشێکە لە پیتی نون و بەشێکە لە پیتی میم تەواو کەری پیتی میمە ئەو بەشێکە لە لێوە دەڵێ ئەڵێم ئەم لوتم بگرم ناتوانم میم بخوێنم ئەمە چی بوو ئەسڵی مینگە زیاد و کەمی مینگە درێژی کەمەوە ئەو صیفاتە لە شوێنی خۆیە ئەی خوێنین کەوابوو وغنة مخرجها الخيشوم غنة كدنجك للوت ودر أشيت أو شويني درشوني بريتيا لا لوت أو بوشاي لوت أو كني لوت ك أو لو كنوا أجيانيتك أجيانيتا قروي أو حلقي إيما أما اللي يرى إيما كوتاي معني نابا مخرج كان أجر كات ماوا الروم كاتمان إيوانيا
بۆ پرسیار چەند دقەیە سەبەردەوامی نیو کەمە ئەو 10 دقەشە خوێنین لەبەرەوەی هەنگای لەسەر وعدەی داوامانە هینیکێ برا بەڕێزەکانم خوشکەکانم ئێستا ڕۆینە سەر بابەتێکی گرنگ کە شێخ دەست پێکات ئەڵێ صفات و جەهر وەریخ مستەفل منفتح مصمتة وضد قل ڕۆینە سەر باسی صفاتیش نەبێ پێشەکەکەی بخوێنین دواتر ئینشەڵا قەیناگەر ئینکەین صفات چییە؟ ئێوە مەخرەج زانیمان کاکەگیان شوێنی دەرچەی پیتە ئەو پیتە لەکوێوە دروستە بێ و لەکوێوە دەرئەچێت ئەو دەنگە صفات بریتە لەو کەیفیەتەی کە ئەدرێ بە پیت لە کاتی خوێندنی لە کاتی گۆکردن پێ لە کاتی نوتقکردنی بحیث تمەیز عن غەیری دەڵێ مامۆستا هێشتان ڕوون نەبوو دەڵێن براکانم خوشکەکانم پێش نەختێک ئێمە وتمان پیتی تا لەگەڵ دال لەگەڵ تا لە یەک شوێنەوە دەرەچێت ئەی باشە من چۆن جیاوازی بکەم لە یەک ئەو پیتانە لە یەک شوێنە دەرەچێت ئاڵێ مامۆستا بەهۆی صفاتەوە صفات ئەو پیتانەی کە لە یەک مەخرەجە دەرەچن بەهۆی صفات و لێکیان جیا ئەکەینەوە کەوابوو هي الكيفية التي تعطى للحرف ئەو چۆنیەتی و کەیفیەتێ ئەیدەی بە پیتەکە بۆ ئەوەی پیتەکان لە یەک جیا بکەیتەوە ئەمە یەکەم فائیدەی کە یەکێ بڵێ پرسیار لێمە بکە باشە فاشە صفات ئێمە لە عیلمی تەجدید خوێنین ئەڵێ سود و قازانشی ئەڵێم تمييز الحروف المشتركة في نفس المخرج خاڵی یەکەم ئەو پیتانەی کە یەک دەرچەیانە یەک مەخرەجیانەیە لێکیان جیا ئەکاتەوە ئەو کەسانی کە ئەم صفاتە ناخوێنن لێکیان جیا ناکەنەوە ئەبینن برای وایە کە بڵێن دەرزی تەجویدی نەخوێندە یان خوشکێ کاتی ئەڵێ اهدنا الصراط ئەیکا بەچی اهدنا السي ئەیکا بە سین لەجای بڵێ اهدنا الصراط ئەڵێ اهدنا الصراط ئەیکا بە تا ئەڵێ بۆ ئەڵێ لەبەرەوەی ئەم پیاوە صفاتی نەخوێندووە کە سین سەفیرە صادیش استعلاءە ئەبێ لە سادە کۆتایی زبان بەرز بێ ساد و سینم بەو صفاتە پێ لێکجیا ئەکرێتەوە کە ئەو کەسەی نەیخوێندووە ئەبینین هەندێک جار تاءەکان بە تا ئەخوێنێت سادەکان بە سین ئەخوێنێت کەوابوو قازانجی یەکەم لە خوێندنی صفاتە بریتیە لە جیاکردنەوەی ئەو پیتانەی کە یەک مەخرەجیانەیە دوو پیت دواتر ئەی خوێنین هەندێک صفەتیە صفاتی لازمی پێوتێ یانی لێی جیا نابێتەوە هەندێک صفەتیە صفاتی العارضەیە یانی بە پێی گونجانی لەگەڵ تەرکیب دروستکردنی کەلیمەیەک یان دوو وشە ئەگەنە یەک ئەو پیتانەی کە ئەگەنەیە کاریگەریان لەسەر یەکەیە یعنی مەڵێ مامۆستا چۆن ئەڵێم بۆ نمونە ئێمە پیتی ڕا ئەگەر کەسرە بکرێتە ژێڵەوە ری ئەگەر فەتحە بڵێم ڕا ئەمە بۆ کەوابوو قەڵەوی و لاوازی بۆ پیتی ڕا صفاتی لازم نییە بەردەوام وەسفی کە بەڵام ئیستیعلا لە هەر شوێنێک هەڵڵێ ئیستیعلا تۆ لە صفاتە ئەم شتە ئەخوێنی کامیان ئیستیعلا کامیان ئیستیفالە کامیان قەڵەوە کامیان نەرمە ناسکە کامیان پیتی درێژە کاتێ ئەمانەت خوێن ئەو کاتە تەحسین و نطقی بالحروف بە جوانین دان ئەنێیتە پیتەکانە و نطقی ئەەکەی واتە قسەی پێ ئەەکەی لەبەرەوەی حەقی پیتەکانە دەی بۆ مستحقەکانیشی خاڵی کۆتایی لە صفاتە ئێمە ئەزانین چی پیتێ قەڵەوە چی پیتێ زەعیفە ئێڵێ مەسەمە کاریگەریشی ئەوە من زانیم تا قەڵەوە و تا لاواز و زەعیفە ئەڵێم عەفوەن برا بەڕێزەکانم خوشکەکانم زان قازانچیە من پرسیارێک لێوەکەم ئەڵێ ئادەی ئێوە پیتی تائم لە تا ئەبووە بشارنەوە من گونیەکتان بۆ ئەهێنم ئەڵێ 10 کیلۆ ئەگرین ئەو برایە شتێکی بۆ من هێناوە 15ەیە بە زۆرێ خەمە ناو گونیەکە چی ڕوئەدا قەڵەوی گونیەکە ئەثەری ئەوەی کە لە خۆی زیاتری هەڵگرتووە بە گونیەکەەوە دیارە ئەی ئەگەر گونیەکە 10 کیلۆیە من 6 کیلۆم تێکرد 5 کیلۆ 7 کیلۆ 8 کیلۆ لە خۆی کەمتر دیار نییە گونیەکە ئەوی شاردۆتەوە کابوو لێرە ئەو پیتانەی کە قەڵەون ئەگەر لە دوای پیتە زەعیفەکانە بێن ئەم قوت ئەداتەوە تەواو وەری ئەگری ئەڵێم چی قالت طائفة قالت تا هەر نەما بۆ بە تائێکی شەدەدات بەڵام تاءەکە بخێنە پێشەوە بزانم تا ئەتوانێت تاءەکە قوداتەوە ئەڵێم ئەحەطت بە تا دەست پێکەم بە تا کۆتایی پێنم کاریگەری قەڵەوەکە هەرما صفەتی ئیطباق یا هەندێک کتێ بەڵێ صفەتی ئیستیعلاءەکەی ئەحەطت ئەمی دووەمیان ئەحەطت پێوتێ ئیدغامی ناقص ناتەواو لەبەرەوەی تا ناتوانین لە تا ئەبی شاریتەوە بەڵام قالت
طائفة تاءمان لطاءك تواو شاردو بيوتي إدغامي كامل أما لكيو خوێندم من بەهۆی صفاتۆ کەوابوو صفات ئەو کەیفیەت و چۆنیەتەیە کە ئەدرێ بە پیت بۆ ئەوەی پیتەکان لێک جاکەینەوە. خاڵی یەکەم ئەو پیتانە یەک دەرچۆ مەخرەجیانێ بەهۆی صفاتۆ لێک جاکرێنەوە. خاڵی دووەم حەقی پیت کامیان صفەتێک لازمە کامیان صفەتی عارضە بەهۆی صفاتۆ. خاڵی سێم کام پیت بەهێز و قەڵەوە کام پیت لاوازە کاریگەری وەکو نمونەی ئیدغامەکەم لێناوە بۆ برایانی خۆم. کەوابوو صفات ئەبێتە چەند بەشۆ؟ ئەبێ بە دوو بەشۆ الصفات اللازمە. برا بەڕێزەکانم خوشکەکانم صفاتی لازم بەو صفەتانە ئەوترێ کە بەشیەکن لە پیتەکە لێی گیان نابنەوە وەکو هەمس و ئیستیعلا دواتر لە دەرزەکانی خوێنین. صفاتی عارض ئەو صفەتانن کە پیتەکە تووشی ئەبێت تعرض له في أحوال معينة هەندێ جار دێت و هەندێ جار نامێنێت وەکو باسمان کرد پیتی مەد هەندێ جار درێژەکەیتۆ هەندێ جار درێژی ناکەیتۆ درێژکردنەوەی ئیدغام نون هەیە هەموو لە هەموو ئاەتێک لە هەموو وشەیەک نون تۆ ئیدغامیەکەی نەخێت ئەگەر حرفی یەڕملونی لە دوابێ ئیدغامیەکەی ئەگەر ئیظهار بوو ئاشکرایەکەم ئەگەر بابوو ئەیکەم بە ئیقلاب یا قەلب کەوابوو ئەمە چی بوو ئەم گۆڕانکاریە هەندێ جار نییە ئەمە صفاتی عارضی پێ ئەوترێت کە دێتە ڕێگای ئەو پیتە بەڵام ئیستیعلا و هەمس و شیددە بەردەوام ئەو پیتەی پێ وەصف ئەکرێ. بۆیە لێرە کۆتایی ئەم ناڵم ئەم دەرسە ئەم بابەتە صفات ئەبێتە دوو بەش وەکو شێخ ئیشارەتی پێ کردووە. هەندێک لە صفات پێ ئەوترێ صفات الصفات التي لها ضد هەندێک لە صفەتەکان دژی هەیە هەندێک لە صفەتەکان لا ضد لها دژی نییە ئەو صفەتانەی کە دژیانەیە پێنج شيخ لدير يكن فيها صفاتها يعني صفات الحروف جهر ورخ مستفل منفتح مصمتة والضد قل بينج مان بو إشارات بيكا دجياني لما أصلا من تينا يعني شي دجيه من يسافر سارق لأواكم أليم يسا الشوا آية أقنجيل لهمان كاتب لين يسا الروجة أو صفتاني نابية لا يكبيته بهمان كي وكاتي وتم أم صفة الجهرة إذا باس يكم جهر معناه شيء عكسكي همسة لبيتك مستحيلة وصفي بيتي بكي بلا أما هم جهري تيايا هم همسي شي تياش قد جياكن بلا من برسالك لأوكم آية بيت مان هي إما بونمونا سكت فحثه شخص صاد استعلاء بلا لم لا شيء همسة كابو كوبو لقليكا بلام كوتم أمبيتا همسة دجاكي جهرة يسرون يكامو بزا همسية وجاهرتية فلا ناكي بهيشي ونابي لقليكا كوبيتو كابو شيخ چند بيتي ناو دجيه بينج بيت بيشي بينجيش دجيه أما دا صفات مارخوت حوتيش مان هيا كضدي نيا أما حافظة صفات مان هيا كابو أوانيك دجي يعني همس يعني شتيبا ها لكل داخلان تشبا كردن شتيكي نزم خفي عكسكي جهرة شتي أشكرا وعلني شدة قوة هيز عكسكي رخاوية نرمي لقل بينية توسط استعلاء ارتفاع برزي عكسكي استفالة إطباق دوشتنية التصاق بقنيك عكسكي انفتاح دوشت ليك جابنو الإصمات صمتة يعني منعي خوي كل قصة كردن يعني منع عكسك شيء الإذلاق يعني شيء يعني طرف أما بينج صفة مقابلة كي بينج يدش معناه أما بو با يصبرين شلون كي أو حوتي شيء كين يعني قلقلة الصفير الانحراف التفشي الاستطالة التكرير الغنى إن شاء الله لما هو شرح كان أمانهم يروي كينو كوابو إما لخالي دوما دس بيكين مهموسها فحثه شخص سكت أما بوي شعرك وهي كردوها أجينا أصلي كلمة سكت بيدنج بو فحثه شخص هاني عند على سرق سكردن بيتا كاني همس بريتين لا دا بيت شي كوي كردوتو فحثه شخص سكت يعني فا ها ثا ها تكو تايكي الله ما مصا من نازان وتمان همس يعني الخفي من الصوت دنجي الزمان تشبي كردوالي خو معنا وتريد اي باشا لعلمي تجويدها همس معناها شيء لعلمي تجويدها همس بريتية لا جريان النفس عند النطق بالحرف
هەوا دەرچوون لەگا کاتی خوێندنەوەی پیتەکە بۆ لضعف الاعتماد على المخرج. ئەمە دوو، یەکەم هەوا لەگەڵا دەرەچێ، دووهەم لەبەرەوەی لاوازی اعتمادکردنی سەر دەرچۆ مەخرەجەکە، سێهەم لا يهتز الوتران الصوتيان معهم. ئەم پیتانە بخوێنینەوە ئەگەر دەست بخەینە سەر گەرومان هەمومان باڵێن ئەف ناجوڵێتەوە هیچ، بەڵام هەمومان با بڵێن چی ئەجوڵێتەوە کەوا بوو باڵمان بڵێن ئەمە پێ ئەمە شێک پیتەکانی هەمس ئەو پیتانن کە هەوای لەگەڵا دێتە دەرەوە کەوا بوو زانایان خوا پاداشی خێریان داتووە هاتوون هەند پیتوتیان بزان چی پیتێ هەوای لەگەڵا دێتە دەرەوە چی پیتە نادەوە پیت خوێندیانە ئەف دەست بخەرە نزیکی لێوەکانت یەکسەر هەواکە لێدات. ئێمە من استفادەی چی لێکەم براکەم کاتێڵێم ئەف ئەو دەنگە ببیسرە ئەف 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 ئەوەتانێ بە تایبەتی کاف و تا ئاگاتان لێ نەبێت نابیسرێت. زۆر براکای خوێنەڵێ ئەسەماوات هەڵام کرد تا ئەکەتان نەبیست بۆ لەبەرەوەی هەمس هەواکەی ناتە دەرەوە ئەسەماوات کاف ئیاک ئەوە خەڵک براوە ئیاک نەدبیست وانە دەبێ ئاگام لێ بێ ئەڵێم فتنە کردم بە قەلقەلە هەڵەیە ئەڵێم فتنە لە قەلقەلە ڕزگانە بوو هەمسم کرد فتنە خۆی گەورە پاداشتان داتەوە کەوا بوو لێرە هەمس ئەو پیتانن هەوایە لەگەڵ پیتەکە یە کاتێک خوێنم دێتە دەرەوە و گەروم لەگەڵیە نالەرێتەوە لەبەر لاوازی اعتیماد لەسەر پیتەکە. عەکسەکەی جگە لەم دە پیتەکانی کە چی پێوترێ جەهری پێ ئەوترێ کەوا بوو ئەم ئەگەر هەوا دەرنەچوو چیە جەهر ئەم هەوا دەرەچێت جەهر انحباس و جەڕەیان و نەفەس منع و جەڕەیان و نەفەس هەوا لەگەڵ پیتەکانی کەیە نایەتە دەرەوە لەبەرەوەی لقوة الاعتماد على المخرج. با هەمانی سە بۆ نمونە جگە لەو پیتانە با پیتێ بخێن ئادێ با بڵێن ناتوانێ هەوا هیچ نایەتە دەرەوە هەوا بێتە دەرەوە پیتەکە لە خەڵدێم بڵێم چی ئەو قەلقەلەیە بەڵام هەوا بێرە دەرەوە هایەکم زیاد کرد هایەکم زیاد کرد کەوا بوو ئەو پیتانەی کە هەوای لەگەڵا دێتە دەرەوە پیتی جەهرە ئەو پیتانەی هەوای لەگەڵا نایەتە دەرەوە پێ ئەوترێ پیتی چی ئەوەی کە هەوای لەگەڵا دێتە دەرەوە پیتی چی بوو هەڵام کرد ڕاستم کەنە وریابن هەمس چییە جەڕەیان و نەفەس عند النطق بالحرف بەڵام جەهر عدم جەڕەیان و نەفەس انحباس النفس هەواکە نایەتە دەرەوە نەفەست کەبس ئەبێت پاشان ئەڵێ شەدیدها لەفظ ئەجد قەطین بەکەت کاتمان ماوە بوو بە چل دەقەکەمان ئەم دوو دەقە شەمە تاواکەین ئینشەڵا دەکەین دێنە سەر بەشێکی تر لەو سیفەتانە کە پیتی شدەی پێوترێ کۆی کردوتەوە لە پیتەکانی چی ئەجد قەطین بەکەت ئەجد ئەمە ئەم پیتانە کە چەند پیتەکە براکانم بۆ مژمێرن 8 پیت ئەکات 8 پیت کابوو 21 پیتەکەی کە یا 20 پیتەکەی کە 28 بژمێری یا 29 بێ ئەو پیتانەی تر پیتی ریخوەیان پێ ئەوترێ هەندێکیان پێنجیشی پێی ئەوترێت تەوەسوت بەینە بین دەڵێ مامۆستا ئەی باشە شدەتی وتمان زانایان هاتوون ئەم پیتانیان چی لێ کردووە هەندێک پیتوتیانە هەوای لەگەڵا دێتە دەرەوە هەندێکی هەوای لەگەڵا نایێت کەوا بوو جیاوازی لە بینی شیددە و ڕێخاوە ئەمە دەباس لە دەنگەکەین براکانم تێکەڵ نەبێت ئەی باس لە هەمس و جەهر باس لە هەوا ئەکەین هەناسەکەت هەوا هاتنە دەرەوە نەفەس ئەمیان دەنگە کەوا بوو پیتی شەدید چییە شەدید لە زمانی عەربی القووە پێناسەکەی عەدەم جەڕەیان الصەوت دەنگ نەهاتنە دەرەوە دەنگ درێژ نەکردن انحباس و عند النطق بالحرف حبسکردنی دەنگت لە کاتێککە پیتەکە ئەخوێنم لكمال الاعتماد على المخرج بۆ مەخرەجەکە داخرا بە هەمانێکی لەمانە بخوێن بڵێم مەخرەجم داخرا قەلقەلەکەی ناخوێنم بۆ تعلیم ئەگەناچێ بڕوج کاتەڵێم قافیتە خەلاق قەلقەلەی بەس هەوا نابێ بێتە دەرەوە خەلاق وانە ئەد هەوا نایەتە دەرەوە هەواتە دەرەوە هەڵە بکردێتەوە الباب من چیم کرد وریابن پاش و پێشم خست
لێرە وتم باس لە دەنگەکەی برای بیتە مامۆستاگیان ئێوە قسم لەگەڵا بکەن کە دانیشتن ئاگادارم کەنەوە لێرە باسی سەوت نایەتە دەرەوە بەڵام ئەم دێ پیتانە کە سەوت نایەتە دەرەوە لە هەندێکیانە چیە هەوا دێتە دەرەوە هەوا وەکو کاف و تا کاڵم سەوتی کاف نایێت عادەیەکێکتان هەمزەم بۆ درێژکەنەوە ئەتوانن لەوە زیاتر ناتوانێت کافم بۆ درێژکەنەوە ناتوانی بەس ئەوە چی دێتە دەرەوە کاو من لێرە نەموتو هەوا نایەتە دەرەوە لە شەدید ئەڵێم دەنگ درێژ ناکرێتەوە کاوا بوو پرسیارێکتان لێکم ئایا پیتمان هەیە لە هەمان کاتە شدە بێ شەدید بێت لەگەڵ هەمسیش بێڵێم بەڵێ ئەڵێم کاف و تا هەم شەدیدن بۆ نەموتووە پیتی شەدید دژی هەمسە ئەڵێم شەدید دژی چییە ڕیخوە ڕەخاوە چییە دەنگ درێژەکرێتەوە ئەی شەدید دەنگ ناتوانین درێژکەیتەوە ئادەی جیم و بۆ درێژکەنەوە ئەج ناتوانانی ئادەی قاف ئەق ناتوانانی ئەق ناتوانی ئەک ناتوانین دەنگەکەی ئەی باشە من پرسەڵی مامۆستا دەپی تێک لێرە درێژ بێتەوە بالێ تێبگەم هەڵم ئەومە بەسم ئەوە نی ئەوەنە درێژەکرێتەوە لە کاتی تەجویدا بەس ئەم پیتە توانین درێژکەیتەوە بەڵام لە کاتی خوێندن ئەو وەزنە لە مامۆستاکەت وەری ئەگری کابوو پیتی شەدید بریتە لەو پیتانەی کە دەنگ لەگەڵ پیتەکەی ناتوانانی درێژکەیتەوە عەکسی شەدید چییە ڕەخاوە پیتەکانی شەدید چییە ئەجید و قەتین بەکەت باشە لەم بینەس 5 حرفمانەیە لام نون عین میم ڕا لین عومەر ئەو پیتانە نەوەکو پیتەکانی شدەن تەواو مەخرەج داخرێت نەوەکو پیتەکانی ڕەخاون تەواو مەخرەج بکرێتەوە لەو بینەیە ئەو قسە ئاگامان لێبێ کە کۆ کراوەتەوە لە چی لە کەلیمەی لین عومەر ئەم لین عومەرە برا بەڕێزەکان دووبارەی ئەکەمەوە خوشکە بە ڕێزەکانم بریتیە لەوەی کە ئەو لەولاوتم انحباس الصوتی لێرە ناڵێم انحباس الصوتی بە کولی باشە ئەڵێم مەخرەجەکەی تەسک ئەوێتەوە فلا هو منغلق تماما نەتەواو داخراوە ولا هو مفتوح تماما نەتەواویش کراوەتەوە لەو بینەیە بۆیە لام نون عین میم ڕا ئەم 5 پیتە پیتی بینەیە تەوەسوتە ئەجید و قەتین بەکەت ئەم 8 پیتە پیتی چییە شدەیە ئەو پیتانی کە ماوەتەوە ڕەخاون کابوو ئەم پێشجارێکانە بۆ معلوماتان لین عومەرێکێکتان بۆ مەعراب بکەن لین فعلی ئەمرە فاعلی ئەنتەیە عومەر اسمی منادایە یا عومەر ئەم 5 پیتە خوێنمان ئەبێ وەکو هەمزە نەیخوێنم بڵێم مؤمن السماء بەڵام لێرە لە چی الحمد لله رب العالمين كبر أنعمت صراط الذين أنعمت عليهم نعلم أنعمت شناكم بشدة دريجي شناكم أنعمت عليهم أو تاني كابو بينية نأتوانم عين لام لقل نون لقل عين لما خرج باس مع زبانة بتشكل كان نزيكا كيتو لديواري حلق ظلم شي نعبد أو دنجي نعلم أو هلايا نعبد الرحمن الرحيم كابو ليرة كوتاي بدرسي أمر ما نهينين ك دوشت من لصفات خوين دواني كجياني كميان بريتي بولا همس أو بيتانن كهوا لقل يديت الدرو عكس كي جهرة أو بيتانن كهوا لقل ينهاية الدرو هاتي نسر شديد أو بيتانن كدنجي بيتك دريج نابيتو منع جريان الصوت رغي لي جراوة دبروي اعتمادي تواوكات سرشي مخرجك وكوشي أجد قط بكت لم لا الرخاوة معناها كبيتك دريج كريتو لو بين بينش بيت معناها توسطي بيوتريا بين لين عمر لام نون عين ميم را أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك أجر برسيارشت ما نيم دنيا لخدمتها ما قال نيشاتو بو درزك عنيك جان بو مخوينيتو أم ديتي شو أخذت لسه كانت أخوش وياك بسم الله الرحمن الرحيم
برای بەڕێزمانە فەرمیێ مامۆستاگیان لامیش بە قەڵە و لاواز ئەخوێنرێتەوە باست نەکرد. خۆی گەورە پاداشت داتۆ کە هەر ئەسڵەن بیرمە خەیتۆ مەمنونم خوا خێر بنووسێ بەڵام پێم وابوو نەگەشتمەتە حکومەکانی لام بەڵام هەرچۆنێ بێ دەستەکانت خۆش بێ لام ئێمە لە ڕیوایەتی حەفز تەنها لە لەفظی جەلالە کاتێ ضەممە و فەتحە لە پێشیەوە بێ بە قەڵە و ئەخوێنرێتەوە کەسرەی لە پێشەوە بێ بە لاواز ئەخوێنرێتەوە بەڵام ئینشاڵڵا لە شوێنی خۆیە هەم ڕا بە درێژی باسەکەم حکومەکانی ڕا هەم لام بە پشتیوانی خوای پەروەردگار. ئەمما لە غەیرە ڕیوایەتی وەرشە هەموو لامەکان غەیر ڕیوایەتی حەفز وەرش عن نافع هەموو لامەکان هەر بە قەڵە و ئەخوێنرێتەوە الصەڵاة. السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته. ئەگەر تەنها واوی مەدی و غەیرە مەدی ئاماژەیەکی پێ بکاتەوە مەمنون دەبم باش لێی حاڵی نەبوو. خۆی گەورە پاداش داتۆ برا بەڕێزەکەم واوی مەدی بریتیە لەو واوەی کە خۆی سکوونە پێش خۆی هەر پیتێک بوو بۆ ضەمەی لەسەرە. ئەگەر ئەو برایە خوشکێکەوە پرسیارەی کردووە کەلیمەی سوء بنووسن سوء واوەکەی سەر سوء چییە؟ سکوونە. ئەی واوی پاش سینەکە واوەکەی سکوونی لەسەرە سوء ئەی سینەکە ضەمەی لەسەرە سوء. ئەی باشە کەلیمەی چی کەلیمەیەکمانەیە ئابە و شێوە بێت ئێمە هەر کەلیمەی سین خۆی بیکەم بە فەتحە سە سەو ئەمەیان واوی غەیرە مەدیە هەموو واوێکە فەتحە بێ ضەممە بێوانیە ئەڵێم والله وە وی سەو ئەوەکە حرفی لی نەکات. ئەم برابە ڕێزە فەرمی مامۆستا پیتی ڕا کاتێک دەکەوێتە کۆتایی پێش ساکنەوە لەسەری دەوەسین ئەو ڕائە چۆن دەربڕین. ئێمە ئەمەم بە درێژی هەبێ یەک حەلەقە من باسی یەکەم ڕا ئەگەر خۆی سکوون بوو پێش خۆی تەماشا ئەکەم ئەگەر فەتحە بوو بە قەڵەوەی خوێنم ئەگەر پێش خۆیشی سکوون بوو تەماشای پێشتری ئەەکەم بۆ نمونە ئێستا والعەسر ڕاکە بوو بە سکوون ئەگەر بیخوێنمە ئاسانە والعەسری ری لەبەرەوە کەسرەکەم خوێن ئەگەر وەسام بوو بە سکوون والعەسر کابوو ڕاکە چین والعەسر هەندێ براکە وای خوێنی ڕاکە دەرنەکەوێ عولەما فەرموون ئەو ڕائە دەری نەکەی پیتەکەت کردێتە هاڵە وشەکەت کردێتە هاڵە ئەبێ بیخوێنیتەوە بەڵام بە قەڵەوی ئەگەر پێش خۆی سکوون بوو تەماشای پێشتر بکەی کەسرە بوو بە تەحقیق خوێنێتەوە الذیکر الذی لەبەرەوەی کەسرەیە پێش ڕاکە سکوونە پێشەکەی کافە سکوونە ئەمە بە درێژی ئینشاڵڵا لە شوێنی خۆی هیوام وایە پەلە نەکەن ئەو براوخشکانت تەنها ئەو داوام هەیە ئەگینە چونکە لە شوێنی خۆی بە درێژی باسیەکەی کە دەورەکان تەواو ئەمانە هەمووی خوێنی ئینشاءڵڵا. بۆچی دەڵێن حرفی لام بەلای ڕاست ئاسانترە؟ ئەم پرسیارە ئەگەر مەبەستی پیتی لامە ئەوە هەر کە سێوتێتی هەڵەیە پیتی لام لای ڕاست و چەپی نییە ڕێک ئەم پێش زبانت ئەدا لە بەشی سەرۆی مەڵاژوود لا لو لی ئەوە باسمان لە چی کرد ضاد لە زبانی عەرەبی هەر عەرەب هەندێکیان بەلای چەپ خوێندویانە هەردوویان بەلای ڕاست هەندێکیشیان بەچی بە هەردوو لا بەڵام ئەو لا وایە وەکو شێخ خوێندانە فەرمیێ ئەیسەر ئەو یمناها لای چاپت وەضاد و ئەیسەرەها ئەو یمناها لای چەپ ئەگەر نەتوانی بەلای ڕاست ئەوە پیتی ضاد ئەو ضادەیە باس لە لای ڕاست و لای چەپەکەین لام نییە ئەگەر مەبەستی لامە ئەوە لام تەنها یەک شوێنەیە وتانێکە پێش زبانت ڕێک ڕاتە سەرەوە ئەدا لە بەشی پێشووی مەڵاژوتۆ لە ڕیشکی دانەکان کە چییە ئەو کاتە بەردەم دەرچوونی پیتەگەشی گرتە باسمان کرد لە صفاتیش دووبارەیەکەمەوە دەنگەکەی لەم لاولە لای زبان و دێتە دەرەوە. خوا پاداش داتەوە فەرمی سەری زبان لە مەخرەجی ذال ثا ضا لە ئاستی ثەنایە عولیا دەبێت یان تۆزێک دێتە دەرەوە برا بەڕێزەکەم تۆزێک دێتە دەرەوە بەڵام زۆر نا تۆزێک دێتە دەرەوە بەڵام زۆر نا وئذ ئەفەرمێ کاف و تا پشت بە کامیان ببەستین شەدید یا هەمس پرسیارێکی جوانە کاف و تا بە شدە دەست پێکەین بە هەمس کۆتایی پێکێنین یانی چی ئەڵێم ئەت لە کۆتایە زەختی لێکە هەواگە تێدەدەرەوە ئەک
دەنگەکەی ناوێت درێژ بکرێتەوە هەواکە دێتە دەرەوە. ئەڵێ ئایا پیتەیە هەڵگری چەند سیفاتێک بن پرسیارێکی جوانە بەڵام ئینشاڵڵا لە دەرزەکانی کەشەی خوێن بەڵام هەر جوابی ئەدەمەوە. ئێمە ئەوەی کە ئێستا لە ذهن مابێ لە خەیاڵ مابێ هەر پیتێ کەمترین صفەت بگرێتە خۆی 4 صفەت ئەگرێتە خۆی. درێژترین پیت لە صفاتە پیتی ڕائە 7 صفەت ئەگرێتە خۆی. بسریع من ئیشارەتێک بۆم برا خوشنای خۆم کە پیتی ڕا پرسیارتان لێکم ئەڵێم ئایا کاکە گیان پیتی ڕا لە فەحەثەه شخص سەکەتەیە تۆڵێ مامۆستا نەخێرە ئەڵێم کە ئابوو پیتی ڕا چییە جەهرە ئەڵێم پیتی ڕا ئەجید و قەتین بەکەت لەم پیتانەیە ئەڵێ نەخێرە ئەوم کە ئابوو لە تەوەسوتە لە لین عومەرە. ئەڵێم پیتی ڕا لە خوستە ضەغتین قضە ئیستیعلاڵێ نەخێرە ئەوم کە ئابوو ئیستیفالە. ئەڵێم پیتی ڕا لە پیتەکانی ئیطباق ئەڵێ نەخێر کە ئابوو ئەڵێم لە پیتەکانی ئینفتاحە. كوابو بيتي را صفتي شي تيابو صفتي جهري تيابو صفتي توسطي تيابو صفتي استفالي تيابو صفتي انفتاحي تيابو صفتي تكريري تيايا هروها صفتي انحرافي شي تيايا خواهي قولة باداشان داد. اما اشارتي كرتي ماما صبيتي ضاد لقل ضا شون يعني كم بالابرز كان پیتی ئەڵڵا زبانمان لە کۆتاییوە دەست پێ ئەکات کاکیلەی ئەخیر کاکیلەی ژیری واز لێ بێرە ئەیدەی لەو سێ زبانەکە ئەڵ نەڵریب ئەڵ ئەمیان نەخێر لێرەوە دەنگەکە لێرەیە ئەوەی کە ئوختی تائی پێوتێ کە ئەلیفەکەی لەسەرە ئەڵ دەنگەکە لێرەیە دەنگ ناوێت لە ناوە ببیسی ئەڵ لێرە دەنگەکە دروست بووە. خواهی گەورە پاداش داتەوە مامۆستاگیان فەحەثەه شخص سەکەت مانای هەیە بەڵێ با ماناکەشم باس کردوا بوو وتم ئەسڵی ئەم کەلیمەڵە سەکەتە بێدەنگ بوو فەحەثەه شخص کەسێک هانی دا بۆ قسەکردن. ئەفەرین بۆچی واو یا لە کاتی ئیدغام شەدەی لەسەر نییە ئەزانین بۆ لەسەر نون و میم هەیە لەبەر ئەوەی نونی یەکەم هەر خۆی مینگەی تایە میمی شەر خۆی تایەتی نونی یەکەم خۆی مینگەی تایە نونی دووەمی شەر مینگەی تایە بەڵام لەبەر ئەوەی لە واوە کە پرسیارەکە ئەفەرمێ واو یا واو مینگەی تیانە خۆی یا ئیش مینگەی تیانە لێرە کەوابوو مینگەی ئەمیان وەکو مینگەی میم و نون کە ئەبێ بە میمی شەدەدار بۆ نمونە من کاتێ بڵێم من بكلمة أن نشاء خوشية نوني نشاء لقال أن تيقال أن نشاء أن بوبتي نوني شددان ك دريشترين زمني مينجا لو نونهايا ليش شدكي بودانا ك تواو مينجا كاملي بدينيا. آية الرواية خلف عن حمزة شيا مامۆستاگیان خەلەف یەکێ لە ڕاوەکانی ئیمامی حەمزەیە هەر خۆیشی یەکێکە لە قارئەکانی عەشرە چۆن ئێمە یانی چیمان هەیە قارئمان هەیە هەموو قارئێ دوو ڕاوی هەیە بۆ ئێستا برایەک ئەڵێ مامۆستا من ئیجازەی حەفزم ئەڵێم حەفز شەیخەکەی کێ ئەڵێ عاسم برایەک تڵێ مامۆستا من ئیجازەی شوعبەمەیە ئەڵێم شەیخەکەی کێ ئەڵێ عاسم کەوابوو عاسم قارئێکە ئەی چەند ڕاوی هەیە چەند تەڵەبە هەیە حەفز لەگەڵ شوعبە هەموو قارئەکان دوو ڕاویان هەیە بەڵام حەمزە دوو ڕاوی هەیە یەکێ لە ڕاویەکانی کە خەلەفە بە هەمان شێوە خەلەف خۆیش یەکێ لە قارئەکانی عەشرەیە ئەو ڕیوایەتە چۆن ئێمە قورئانە خوێنین بە ڕیوایەتی حەفز هەروە بە ڕیوایەتی بە قراءەتی عاصم بە ڕیوایەتی حەمزەیشی خوێنین خەلەف عن حەمزە و بە قراءەتی خەلەف خۆشی ئەی خوێنین ئەوە گەڕ ئینشاڵڵا کەسی عەشرەی خوێن یا پێویستی کرد زیاد ڕوونی یەکەم لە دەرزەکانی تر. ئەڵێ مامۆستاگیان بوون و نەبوونی شەدە کاریگەری لەسەر مەخرەج نەخێر مەخرەج ثابتە. دوو پرسیار و دیار و کاتمان تەواو ئیشارەتیان بۆ کردن داوای نمونەی زیاترەکە سەرچاوە برا بەڕێزەکەم
فەرمێ زەمانی ڕەخۆ و شدە و هەمس هەر ئەوەتانی هەواکە بێتە دەرەوە. شدە زەمانی نییە بڵێم هەر ئەوەتانێک کەڵێم مؤمن پیتەکەم خوێندۆ لی دەرەچم ئەسەما تاوا وەسام. ئەمما ڕیخوە ئەوە ئەبێ زەمەنەکەی لە زەمەنی هەم لە لین عومەر درێژترە چونکە نون کە من ئەڵێم أنعمت عليهم بەڵام ئەمە کەیتر قڕەیش تەفەشیشە مشریکون دیارە ئەو زەمەنە درێژترە لە مامۆساکەت بە هینوەری ئەگریت لە ڕێگای تەلەقیوە بإذنه تعالى. خوای گەورە پاداشتی ئەبرا بڕەزانە بداتۆ لە پشتیام کامیرە و خوای گەورە پاداشتی هەموو ئەو برا خوشکانە بداتۆ کە لەگەڵ مانابوون و هەموو ئەوانش کە دواتر گوێی لێگرن. داواکارم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی ببان کا بە ئەهلی قورئان لە من و ئێوەشی وەربگرێ بۆ خاتی ناوە پیرۆزەکانی خۆی. یا ڕەبی خوایە ئەم قورئانە لە ڕۆژی قیامەت بێ بە شەفیع و تکاکار بۆمان بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت نەبێ ڕەحوجە بە سەرمانەوە. یا ڕەبی خوایە وامان لێ بکەی چۆن پیتەکانی ڕاستەکەینەوە ئاواش ئیش بە حکمەکانی ئەم قورئانە بکەین بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت. اللهم آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواب هذا شيء وجدات وبركاته. خوالة رازي